ئەم ڕاپرسیەمان تایبەتە بە تیشەخستنە سەر بۆ چوونی هاوڵاتیان لە هەر چوار پارێزگاکە هەرێمی کوردستان و ناوچە کوردستانە کێشە لە سەرەکانیش واتە کەرکووک و نینەوە و مادەی 140. ڕاپرسیەکە سێ پرسی گرنگی لە خۆی گرتووە کە کاریگەریان بەسەر ئاستی بەشداری هاوڵاتیانەوە لە هەڵبژاردنەکان. دەرئەنجامە سەرەکیەکان دەری ئەخەن کە ناڕازایەتێکی بەرفراوان لەسەر دۆخی ئابووری و قەیرانی ئابووری هەیە لە هەرێمی کوردستان، بەڵام ئاستی بەشداری هاوڵاتیان هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و دەنگدانیان بە پەرتە سیاسیەکان دەرئەنجامەکان شتێکی ترمان پێ ئەڵێن. وەکو ئەزانن ناوەندی توێژینەوەی سبەی تایبەتە بە پێشخستنی سیاسەسازی لەسەر بنەمای داتا و ڕاپرسی و هەروەها ئەنجامدانی توێژینەوەی مەیدانی لەسەر پرسە گرنگەکان بە ئەرکی خۆمانمانزانیەوە لە چوارچەوەی هەستکردمان بە پرسیارەتی و گرنگی بابەتی هەڵبژاردن و بەشداری هاوڵاتیان لە ڕاپرسەکەدا ئەم ڕاپرسیەمان ئەنجام داوە. ئامانجی ئێمە لە ئەنجامدانی ئەم ڕاپرسیە یاخود ئەم پرۆژەیە بریتی بووە لە کاریگەری لە کەوتە ئابوووریەکان یاخود قەیرانی ئابووری لەسەر ئاستی بەشداری هاوڵاتیان و دەنگدانی هاوڵاتیان، هەروەها ئاستی متمانەی هاوڵاتیان با پرۆسەی هەڵبژاردن و متمانیان بە پارتە سیاسی جیاوازەکان، هەم پارتە دەسەڵاتدارەکان هەمیش پارتە ئۆپۆزیسیۆنەکان و هۆکارە کۆمەڵایەتی و سیاسەکان کە کاریگەری لەسەر ئاستی هەڵبژاردن یاخود ئاستی دەنگدانەکەن بە نمونە ڕۆڵی خێڵ و عەشرەتەکان لە پرۆسەی دەنگداندا. و هەروەها ئەم راپۆرتە هەوڵ ئەیات لە ڕێگەی شکردنەوەی داتاکانەوە شکاریە بکە بۆ دۆخی ئێستای هەرێمی کوردستان. ئەم ڕاپرسیە چۆن ئەنجامدراوە؟ ئێمە لە ناوەندی توێژینەوەی سبەی هۆبەی ئەنجامدانی داتا و ڕاپرسیمان هەیە، یاخود سنتەری داتا و ڕاپرسی کە ئەم سنتەرە یاخود ئەم لە قەلقێکی سەرەکی ناوەندی توێژینەوەی سبەیە. لە ماوەی ڕابردوودا ئێمە لە ساڵی 2025 ڕاپرسی گرنگمان ئەنجامداوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان، بەڵام ئەوەی ئەم ڕاپرسیەمان جیاوازەکە لە ڕاپرسەکانی ترمان بە تەنها چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان وەرنەگیراون، بەڵکو ناوچە کێشە لە سەرەکان بە کەرکووک و نینەوە و مادەی 140 شەو وەرگیراون. ئەو میتۆدێکی ئێمە ڕاپرسەکەمان پێ ئەنجامداوە میتۆدی کوانتیتیتیڤ داتا یاخود میتۆدی چەندێتیە. بۆچی ئێمە ئەم میتۆدەمان هەڵبژاردووە؟ لەبەرەوە ئەم میتۆدە کاریگەری یاخود دەرخستنی کاریگەری گۆڕاوەکان لەسەر یەکتری دەرئەخات بە داتا و ژمارە. ئەم ڕاپرسی عادەتەنەی خۆت ئەم میتۆدە بەکارهێت بۆ توێژینەوە زانستیەکانی تایبەت بە ئابووری و سیاسی، بۆیە ئێمە ئەم میتۆدەمان بەکارهێناوە. ئەمرازەکانمان چ بوون؟ ئەمرازی کۆبەمان بەکارهێناوە، هەروەها بەشداربوانی کە لە ڕاپرسەکەمانە بەشداربوونی خۆ وەرمانگرتووە بە شێوازی تەلەفۆن وەرمانگرتون و ڕاپرسیمان لەگەڵا ئەنجام داون. و پرۆسی کۆکردنەوەی داتای ئێمە لە 1 دەستی پێکرد هەتاوەکو 2دا واتە ماوەی 24 ڕۆژمان تەرخان کردەوە بۆ کۆکردنەوەی داتا لە هەرێمی کوردستان. بۆیە ئێمە لەم کاتەدا ئەم ڕاپرسیەمان ئەنجامدا تاکو هاوڵاتیان لە دۆخێکی ساردا بنواتەن ئەو بەشداربوانی کە لە ڕاپرسەکەدا هەن نەکەوتونەتە ژێر کاریگەری حملی هەڵبژاردن یاخود کاریگەری پرۆپاگەندەکانی هەڵبژاردن، بەڵکو لە دۆخێکا بووەکە لە دۆخێکی سارد و پێشوەختی هەڵبژاردن ئەنجام درابووە کە هاوڵاتیان دەنگی حەقیقی خۆیان بێ بۆ چون حەقیقی خۆیان بێ نەکەونە ژێر کاریگەری پرۆسە حملی انتخابیەوە. و هەروەها سەرجەم و بەشداربوانێک کە لە وەرگێراون سەرجەمیان کوردبوون لە ناوچە جوگرافیە جیاوازەکانەکە و پێشتر باسمان کرد و خشتی پەیوەندیەکانی ئێمە بەم شێوازە بووە. ئەو کەسانی کە پەیوەندیمان پێوە کردوون تەمەنیان گونجاو نەبووە 27 کەس بوون و ئەوانەی کە کێشەی کارتی دەنگدانیان هەبووە، ئەو کەسانی کە کارتی بایۆمەتری یاخود کارتی دەنگدانیان نەبووە بەشدار نەبوون لە ڕاپرسەکەمە، ڕاپرسیمان لەگەڵا ئەنجام نەداون. هەروەها 575 کەس ئامادە نەبوون کە بەشداری لە ڕاپرسەکەدا بکەن بە هۆکاری جیاواز. و ئەو پەیوەندی سەرکەوتوانێک کە ئێمە کردومانەوەتە ئەو سامپڵێک کە ئێمە وەرمانگرتووە و ڕاپرسیان لەگەڵا ئەنجام درابریتی بۆ لە 1809 کەس و کۆی هەوڵەکانی ئێمە لەم ڕاپرسیە کە پەیوەندیمان کردووە 2992 پەیوەندیمان کردووە. و ڕێگەزی نمونی ڕاپرسەکەمان یاخود دیمۆگرافیای ڕاپرسەکەمان بەم جۆرەیە. ڕێگەزی نێ لە 174 ڕاپرسەکەی پێکێناوە و هەروەها ڕێگەزی مێ لە 126. وەژۆنی نیشتە جێبوونەکان ئێمە نمونانەی کە وەرمانگرتوون بەم شێوازەیە: پارێزگای سلێمانی لە 136، پارێزگای هەولێر لە 129، پارێزگای دۆهۆک لە 123، پارێزگای کەرکووک لە 108 و هەروەها ناوچەی جێناکۆک لە 103 و نینەوە لە 102. هەڵبەتە ئەم ڕقەمانە بە تەنها سنتەری شارەکان پێکنانین، ئێمە سەرجەم قەزا و ناحیەکانیشمان وەرگرتووە، بەڵام داتاکە خراوەتەوە سەر سنتەری شارەکان، واتە هەموو قەزا و ناحیە جیاوازەکان وەرگیراونی هەر چوار پارێزگاکە. و ئاستی خوێندنی ئەو بەشداربوانی کە لە ڕاپرسەکە ئێمەدا بەشداربوون، ئێمە هەموو توێژەکانمان وەرگرتووە لە ڕاپرسەکەدا. بەنمونە کەسانی نەخوێندەوە لە 112 بوون، ئەو کەسانی کە بەتەنها خوێندنەوە نووسین ئەزانن لە 120 بووە، ئەوانەی کە بڕۆنامی سەرەتاییان هەبووە لە 121 بووە، بنەڕەتی لە 170، ئامادەی لە 170 و دەبلۆم لە 109، بەکالۆرس لە 113 و ماستەر و یاخود دکتۆرا لە 101.
و دۆخی کارکردنی و بەشداربووانەی کە لە ڕاپرسەکەی ئێمەدا بەشدار بوون فەرمانبەری حکومی لە 133 ئەو کەسانی کە کاری ئازادیان کردووە لە 132 ژنی ماڵەوە لە 170 و کەسانی کە خانە نشین بوون لە 100 و کەسانی بێکار لە 105 و کەرتی تایبە لە 104 و کەسانیشی کە خوێندکار بوون لە 102 ئەو بەشداربووانی کە لە ڕاپرسەکەی ئێمەدا بەشدار نەبوون یاخود کارتی بەیامەتریان وەرنەگرتووە یاخود دەریان نەکردووە ئێمە لە ڕاپرسەکەدا بەشداریمان پێ نەکردوون لە 111 بەشداربوونی پێکێنان لە ڕاپرسەکەدا گرنگترین دەرئەنجامی ڕاپرسەکان کۆمەڵێک پرسیارمان لە بەشداربووان کردووە کە تایبەت بە باشێوازی دەنگدان و دەنگ بە کام پارتە دەدەن بۆ پێشکەشکردنی دەرئەنجامەکان ئەچمە لە هاوکارە مامۆستا فەریدون داتاکانتان پێشکەشکە. سپاس هاوڕێیان دووبارە بەخێر بێن دەستان خۆش بە ماندوو بوون لە ڕاستی ئەم ڕاپرسی ئێمە مێوەتان پێ بڵێم کە بە شێوەیەکی زۆر زانستی و ئەکادیمی و لەلایەن تیمێکی پسپۆڕەوە ئەنجام درراوە بۆیە بە گرنگمان زانی کە جەنابتان و ڕای گشتی لاگادار بکەینەوە ئەگەر بینە سەر ئەو ژمارانەی کە لەم ڕاپرسیە یان ئەو داتایانەی کە جێی سەرنجە و گرنگە بۆ ڕای گشتی بۆ خۆتان نەزان ساڵانێکی زۆرە زیاتر لە 10 ساڵە هەرێمی کوردستان ڕوبەڕووی دۆخێکی ئابووری ناجێگیر و ناوسەنگ بۆتەوە کە کاریگەری خراپی لەسەر تەواوی ژیانی هاوڵاتیان هەیە بۆ یەکێک لەو بابەتانی کە بە گرنگمان زانی و پرسیاری لەسەر بکەین ئەوە بووە کە ویستومانە تێبگەین لەوەی تا چەند بارودۆخی ئابووری کاریگەری هەیە لەسەر پرسی هەڵبژاردن یان لەسەر ئەو بابەتە سیاسیانەی کە کاریگەری هەیە لەسەر بەشداری سیاسی هاوڵاتیان ئەگەر سەیری ئەم خشتەیە بکەین ئەم چارتە بکەین ئەبینین ئەوەی کە لە لای هاوڵاتیان گرنگە دۆخی ئابووری کە چ کاریگەریەکی هەیە لەسەریان چارەسەرکردنی کێشەی موچەیەکێکە لەو بابەتانەی کە زۆر گرنگە یان زۆرینەی باڵم ڕێژەی بەرزی بەشداربووان پێیان وایە کە کاریگەری هەیە لەسەر تێگەیشتنی ئەوان بۆ بابەتە سیاسیەکان و ئاستی بەشداری ئەوان بە دوایە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا کە بۆ خۆمان نەزانین یەکێک لە دەرهاویشتە خراپەکانی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد ئەوەی کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بارودۆخی لەگەڵ گوزەرانی هاوڵاتیان هەیە هەر بۆیە بەبایەخەوە ئەم بابەتە لە لای هاوڵاتیان کەوتۆتەوە. بابەتی متمانە و پێگەی پارتە سیاسیەکان یەکێکترە لە بابەتانەی کە بۆ ئێمە گرنگ بۆ وەکو تیمی ڕاپرسیەکە کە بزانین تێبگەین لە ئێستاە هاوڵاتیان چۆن متمانەیان بە پارتە سیاسیەکان هەیە بۆ خۆتان نەزانن بە تایبەت لەم 1-2 ساڵی کۆتاییە دواییە کۆمەڵێک ڕووداوی کتۆپڕ ڕووی داوە کە کاریگەری هەیە لەسەر متمانەی پارتە سیاسیەکان یەکێک لەو پرسیارانەی کە ویستومانە تێبگەین لەوەی کە ئاستی جەماوەری پارتە سیاسی پارتە دەسەڵاتدارەکان بە تایبەت چۆنە و متمانەیان چۆنە پرسیارەکەمان ئەو پێت وایە لە 3 کەس لە نزیکەکانت چەندیان دەنگمە پارتە دەسەڵاتدارەکانە دەن بەڕاستی لەگەڵ ئەو هەموو بارودۆخە خراپەی کە هەیە وەڵامی هاوڵاتیان تا ڕادەیەک ئەتوانم بڵێم چاوەڕوان نەکراو بووە بۆچی لەبەرەوەی ڕێژەیەکی بەرزمان هەیە کە پێیان وایە لە وەڵامی بەشداربووان پێیان وایە کە لە 153 ئەو کەسانەی کە کەسی نزیکی بەشداربووەکانن دەنگ بە پارتە دەسەڵاتدارەکانیان و ڕێژەی دوای ئەوی 170 کە ئەگەر کۆی بکەینەوە هەردووکیە کاتە لە 160 زۆرینە پێیان وایە کە هێشتا پێگەی جەماوەری پارتە دەسەڵاتدارەکان لە کوردستانە بەهێزە. ڕێژەیەکی ترمان هەیە کە لە 170 ئەڵێ نازانم بێگومان ئەمەیان ئەکەوێتە بازنەی دەنگە خۆڵەمێشیەکانەوە کابار هۆکارێک بە نایانەوێت دەنگەکانی خۆیان ئاشکرا بکەن. پرسیارێکی تر کە ئەمە تا ڕادەیەک ڕێژەی ئەگەری بەشداری لە هەڵبژاردنە بۆ هاوڵاتیان دەرەخات ئەوی ژەوەی ئەڵێن پرسیارمان کرد ئەگەر ئەمڕۆ هەڵبژاردن بێت ئەگەر ئەمڕۆ بەسمان لەو کاتەیە کە ڕاپرسیەکەتی ئەنجامدراوە تا چەند ئەگەری هەیە بەشداری بکەیت بە ڕێژەیەکی ئەگەری لە 154 پێیان وایە کە ئەگەرێکی زۆر بەهێزە بەشداری بکەن لە 121 کە ئەتوانین پێکەوە کۆی بکەینەوە کە ئاکاتە لە 175 پێیان وایە کە بە ئەگەرێکی زۆرەوە بەشداری هەڵبژارد نەکەن کە ئەمە بۆمان دەرەخات بەڵێ هێشتاوەکو ژمارەیەکی زۆری هاوڵاتی ئامادەیی ئەویان هەیە بەشداری پرۆسی هەڵبژاردن بکەن لەگەڵ ئەوەی کە هەندێک داتای ترمان هەیە پێمان ئەڵێت کە متمانەشیان بە هەڵبژاردن نییە بەڵام هێشتاوەکو ژمارەیەکی زۆر هەیە کە پێیان وایە یان خۆیان یەکلای کردوتە بۆی کە لە هەڵبژاردنا بەشداری بکەن.
بە بۆچوونی ئێوە کام لیست لەمانە زۆرترین لە ناوچەکەی ئێوە بەدەستێنێت ئەمە یەکێکتر لەو پرسیارانەی کە ویستمانە ورتری بکەینەوە یان باشتر تێبگەین لەوەی کە لیستە کوردیەکان زۆرترین دەنگ لەکوێ ئەهێنن بە ڕێژەیەکی زۆر کە لە ١41ەکە پارتی دیموکراتی کوردستان لە پێش لیستەکانی ترەوەیە بە دوایە یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام ئەگەر ببینین لە 125.4 مان هەیە کە ڕێژەیەکی زۆر بەرزە بێگومانە ماکەوێتە ناو بازنەی دەنگە خۆڵە مێشیەکانەوە کە دواتر بۆی هەیە کاریگەری هەبێ لەسەر دەنگی لایەنەکانی تر ئەگەر سەیری ئەم پرسیارە بکەین و وردی بکەینەوە بۆی کە بزانین لە ناو پارێزگاکانە ئەم بابەتە چۆنە یان ڕێژەی ئەو پارتانەی کە زۆرترین دەنگێن لە ناو پارێزگاکانە چۆنە لە پارێزگای سلێمانی بە پێی ڕاپرسیەکەی ئەمە پارتی لە 126 دەنگەکانە و یەکێتی لە بەرامبەرە کە زۆرترینە لە 146.6 ببورن دەنگە خۆڵە مێشەکان لە سلێمانی ئەتوانم بڵێم لە تەواوی پارێزگاکانی تر و ناوچە جێناوەکانیش بەرزترە ئەوانەی کە خۆیان یەکلای نەکرۆتە یان نایانەوێت دەنگەکانی خۆیان ئاشکرا بکەن لە 123.3 کە بێگومان وەکوی کە پێشتر ئاماژەم پێ بۆی هەیە ئەمە کاریگەری هەبێ لەسەر دەنگی لیستەکانی تر بۆ خۆتانزان کۆمەڵێک ڕوودا لەم کۆتە لەم ماوەی ڕابردووە ڕوویە کە ڕەنگە هەندێک کەس نەیەوێت دەنگەکانی خۆی ئاشکرا بکات یان نەیەوێت بڵێ دەنگ بەشی ئەدەم بە دوای ئەوە پارێزگای هەولێرێک کە زۆرترینی بەرزترین ڕێژەی هەیە کە لە 146.7 بەشداربووان لە ڕاپرسیەکە دەڵێن دەنگ بە پارتی دیموکراتیان و دواتر لە پارێزگای دووە کە بەرزترینە 57.7 پێیان وایە کە یان خۆیانێک لایکرۆتەوە کە دەنگ بە پارتی دیموکراتی کوردستانەیە و لە ناوچە جێناوەکان ئێمە کەرکووک و ناوچە جێناوەکانمان هەیە لە پارێزگای نێنەوە بەرزترین پارتی دیموکراتی کوردستانە بەڵام لە کەرکووک لە 129.3 بۆ پارێزگای کەرکووک لە پارێزگای کەرکووکیش بە هەمان شێوە بێگومان پارێزگای کەرکووک ئێمە کاڵێن پارێزگای کەرکووک هەندێک ئەو باڵێن قەزانەحەکانیشی لەگەڵایە پارێزگای کەرکووکی جێرە دیسانەوە پارتی دیموکراتی کوردستان 44.2 هەیە لە بەرامبەرە یەکێتی نیشتیمانی 29.3 هەیە و دەنگە خۆڵە مێشەکانیش لەوێ دیسانەوە بەرزە کە لە 124 لەوەی کە ئەگەر هەڵبژاردن ئەمڕۆ بکرێت دەنگ بەشی ئەدەیت ئەگەر بینەوە سەر ئەو داتایانە لە سلێمانی لە 168یان 66.7 خۆی یەکلای کردوێتەوە کە بەڵێ بەشداری ئەکات و لە پارێزگای هەولێر لە 170 کەواتە ڕێژەکە توانین بڵێن ئەوانەی کە خۆیان یەکلای کردوێتەوە بۆ دەنگدان لە ناوچە جێناوەکان لە 178.8 بەشداربووانمان لەو ناوچانە بە ئاگرێکی بەهێزەوە بەشداری هەڵبژاردنەکە پێشبینی گشتیەکان یان پێشبینی کۆتایی تا ڕادەیەکی زۆر لە ڕاپرسیەکەی ئێمە دیارە کە پارتی دیموکراتی کوردستان وەگەوەی پێشتر لە چارتەکەی پێشوە ئاماژەمان پێ بەڕێژەی لە 141.6 لە تەواوی عێراقا لە بڵێن تەواوی هەرێمی کوردستان و ناوچە جێناوەکان کە بەشداری پەرلەمانی عێراقەکەن دواتر لە 130 یەکێتی نیشتیمانی دێت بەڵام دیسانەوە لە 125.4 مانەیە کە دەنگی خۆڵەمێشیە و بۆی هەیە کاریگەری هەبێت لەسەر جیاوازی ڕێژەکان و وردی بکاتەوە پێشبینی کۆتایی بە گوێرەی ڕاپرسی ناوەند توێژینەسەوەی بۆ تەنها بۆ پارتە کوردیەکانە یەک دوو تێبینیتان لەبەرچاوە بێت لەم خشتەیە ئەویش ئەوەیە کە ئەم ژماران تەنها بۆ کورسیە کێبڕچیەکانە واتە بەبێ کۆتای کەمینەکان و لە ئەمان کاتیشا لە کەرکووک و نینەوە زۆرنەی کورسیەکان بۆ لایەنە عەرەب و تورکمان و مەسیحی و یەزیدیەکان ئەچێت پاشکۆی هەڵە لە ئەنجامەکانی ئەم ژمارانەیە لە 100ەیە چونکە ئەم ژمارانەی کە ئێستا لە بەرچاوی بەڕێستانایە ئەمە بە سیستەمی ساندلیگۆ با بڵێن داتاکانی شیکراوەتەوە لەلایەن تیمێکی پسپۆڕ و ئەکادیمیەوە ئەو بابەتە چونکە بۆ خۆتانزان هەڵبژاردننی ئەم جارەی عێراق لە بەپێی سیاسای ساندلیگۆ بەڕێوەچێت هەر بۆ بەپێی ئەو سیستەم و یاسایە ئەم داتایانە وردکراوەتەوە و دابشکراوەتەوە پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر بە پێی ڕاپرسیەکەی ئێمە 8 بۆ 9 کورسی ئەهێنێت بە شێوەیەکی ئەگەری و لە سلێمانی 2 بۆ 3 کورسی ئەهێنێت و لە دهۆک 9 بۆ 10 کورسی ئەهێنێت لە شاری کەرکووک 1 تا 2 کورسی ئەهێنێت لە نینەوە 4 بۆ 5 کورسی ئەهێنێت بە کۆی گشتی لە ڕاپرسیەکەی ئێمە وا دەرەکەوێت کە پارتی دیموکراتی کوردستان لە نێوان 24 بۆ 29 کورسی بەدەست بێنێت لە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق
دواتر یەکێتی نیشتیمانی لە شاری هەولێر بە پێڕاپرسیەکە 2 بۆ 3 کورسی بەدەست دێنێت ئەوە لە شاری سلێمانی 7 تاش کورسی ئەگەری هەیە بەدەستی بێنێت لە شاری دووەک بۆی هەیە کورسی بەدەست بێنەوە بۆی هەیە کورسی بەدەست نێنێت چونکە ژمارە و داتاکان پێماڵن 0 بۆ 1 لە شاری کەرکووک لە نێوان 4 بۆ 5 کورسی ئەگەری ئەوەی هەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەدەستی بێنێت لە نینەوە بۆی هەیە بە هەمان شێوەی شاری دووەک هیچ کورسێک بەدەست نێنن یاخود دەنگەکانی بگاتە کورسیە. دواتر نەوەی نوێ دێت وەکو پارتێکی سیاسی کە بەژاری ئەم هەڵبژاردنەیە لە شاری هەولێر لە نێوان 1 تا 2 کورسی ئەگەری بەدەستێنانی کورسی هەیە و لە شاری سلێمانی لە نێوان 2 تا 3 کورسی ئەگەری هەیە لە دووەک بۆی هیچ کورسێک بەدەست نێنێ یاخود ئەگەر کورسێک بەدەست بێنێت لە کەرکووک هیچ کورسێک بەدەست نایێنێ پێ ڕاپرسیەکە لە نینەوە بە هەمان شێوە کۆی گشتی بۆنەوەینەوە پێ ڕاپرسیەکەی ئێمە لە نێوان 4 تا 6 کورسی ئەگەری بەدەستهێنانی کورسیەکانی هەیە. لیستی کۆمەڵ ئیسلامی کۆمەڵی دادگەری ببورن لە نێوان 0 بۆ 1 کورسی لە شاری هەولێر واتە بۆی هەیە کورسی بەدەست بێنەوە بۆی هەیە بەدەستیشی نهێنێت لە سلێمانی بە هەمان شێوە ڕاپرسیەکەی ئەم بەو شێوە دەریخستووە لە شاری دوهۆک و کەرکووک و نینەوە هیچ کورسێک بەدەست ناهێنێت واتە ئەوەی کە مێنێتەوە بۆ کۆمەڵی دادگەری بۆی هەیە 1 کورسی لە هەرێمی کوردستان بەدەست بێنێ بە شێوەیەکی گشتی. یەکگرتووی ئیسلامی کوردستان لە نێوان 0 بۆ 1 کورسی لە شاری هەولێر ئەگەری هەیە بەدەستی بێنێت و لە شاری سلێمانی لە نێوان 1 تا 2 کورسی ئەگەری بەدەستێنانی کورسی هەیە لە دوهۆکیش بە هەمان شێوە ڕاپرسیەکەی ئێمە بەو شێوە دەریخستووە کە ئەگەری هەیە کورسێک یاخود 2 کورسی بەدەست بێنێت لە شاری کەرکووک و نینەوە هیچ کورسێک بەدەست نایێنێ بە پێی داتاکانی ڕاپرسیەکەی ئێمە واتە بە کۆی گشتی بۆی هەیە یەکگرتووی ئیسلامی لە نێوان 2 تاوەکو 4 کورسی بەدەست بێنێت. بەرەی گەل یەکێکی تر لەو پارتە سیاسیانەی کە بەشداری کردووە لە شاری هەولێر بە پێی ڕاپرسیەکەی ئێمە یان داتاکانی ئێمە هیچ کورسێک بەدەست ناهێنێ لە شاری سلێمانی بۆی هەیە کورسێک بەدەست بێنێت یاخود بەدەستی نێنێت و بە هەمان شێوە لە شاری دووەک هیچ کورسێک بەدەست ناهێنێ کەرکووک و نینەوەش بە هەمان شێوە بە کۆی گشتی بۆی هەیە کورسێک تاوەکو 2 کورسی لەلایەن بەرەی گەلەوە بەدەست بێن لە بەرەی هەڵوێستمان هەیە ببورن لیستی هەڵوێستمان هەیە کە لە شاری هەولێر کورسیەک بەدەست بێنێت یاخود ئەگەری هەیە بەدەستیشی نەیەنێ لە شاری سلێمانی بە هەمان شێوە ئەمە داتاکان یان ڕێژەی بەشداربووانی ئێمە بەم شێوەیە وەڵامیان داوەتەوە لە دووەک بە هەمان شێوە ئەگەری ئەوەی هیچ کورسێک بەدەست نێنێت واتە بە کۆی گشتی لە هەرێمی کوردستانیان بۆ پەرلەمانی داهاتووی عێراق بۆی هەیە لیستی هەڵوێست لە نێوان کورسێک تاکو 2 کورسی بەدەست بێنێت. کۆی گشتی ئەوەی کە ئێمە ئەیبینین یان داتاکانی ئێمە پێمانەڵێت لە شاری هەولێر 15 کورسی لەلایەن لیستە کوردیەکانەوە بەدەست بێت و لە شاری سلێمانی 17 کورسی و لە شاری دووەک 10 کورسی لە کەرکووک 7 کورسی و لە نینەوە 4 کورسی واتە بە کۆی گشتی بە پێی ڕاپرسیەکەی ئێمە داتاکان پێمانەڵێن بۆی هەیە لیستە کوردیەکان بە کۆی گشتی 53 کورسی بەدەست بێنن.